ئێستا بڕۆن تۆپی ژێر کورسیەکەم بۆ بێنن. دەی باوکە ئافرم کاکە توانە تەواوە ئافرم کاکە بەڵێن. ڕاهێنانی ئاڕاستەکان بە شێوازی گروپی. من ئاریان عەلی یاریدەدەری ڕاهێنەر لە سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت. لەم پارچە ڤیدیۆیەدا باسی شێوازێکی ڕاهێنانەکەین، ئەویش ڕاهێنانی ئاراستەکانە کە بە شێوازی گروپی لەسەر سێ مناڵ ئەنجامیەدەین. ئامانجمان لەی فێرکردنی ئاراستەکانە بۆ مناڵەکان. بۆ ئەنجامدانی ئەم ڕاهێنانە پێویستمان بە چەند کەرەسەیەکی سادە هەیە، ئەویش پێگاتووە لە چەند کورسیەک، چەند سەبەتەیەک و هەنێک لە تۆپ. لێرەدا کورسیەکان داهێنین، تۆپێک لە سەری، تۆپێک لە ژێری، تۆپێک لای ڕاست، تۆپێک لای چەپ. بە مناڵەکە ئاڵێن بڕۆ تۆپی لای ڕاستی کورسیەکەمان بۆ بێنە. ئەگەر هاتوو تۆپی لای ڕاستی بە تەواوەتی هێنا چەپڵی بۆ لێین، بەڵام ئەگەر هاتوو تۆپی لای ڕاستی نەهێنا پێڵین بیگەڕێنەرەوانەیە بڕۆ تۆپی لای ڕاستی کورسیەکەمان بۆ بێنە کە ئەوە ڕاستەکەیانە. ئەویش بە هەمان شێوەچە تۆپەکە گەڕێنێتەوە ڕاستەکە فێرێ بێ کە تۆپی لای ڕاست کامەیە و ئەهێنێتەوە ناو سەبەتەکە. بەم بەرام بەم شێوازە بەردەوامە بین هەتاوەکو هەر چوار ئاڕاستەکە فێرە بین، سەرەوە خوارەوە ڕاست و چەپ.